ئەم کاتان باش بەڕێزان، من هیوا جەمالم ڕووداوی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ لە ڕێوڕسمێکدا حازم تەحسین سەعید عەلی کرا بە میری ئێزدیان و جێگەی میر تەحسین بەگی کردەوە. بێگومان ئەمە یەکەم جارە لە ماوەی 70 ساڵی ڕابردوودا کە لە ڕێوڕسمێکی لەو شێوازەدا ئێزدیەکان بۆ خۆیان میرێک هەڵبژێرن. بەڵام کاروبارەکانی ئەم میرەت چۆنە بێت؟ ئایا لەکوێ دەمێنێتەوە؟ سەبارەت بە مافی ئێزدیەکان دەیەوێت چی بکات؟ چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی دەکات؟ و لە دوای خۆی یاخود ئەوانەی کە کاروباری ئێزدین بە تایبەتی باز لەوا کرێت کە 4 وەکیلی دەبێت، ئەم 4 وەکیلە چۆن هەڵبژێرێن و تایبەت دەبن بەچی؟ ئەمانە کۆمەڵی پرسیار لە بارەی ئێزدیەکان، مافی ئێزدیەکان، کاروباری ئێزدیەکان لەگەڵ بەڕێز میر حازم تەحسین بەگ گفتوگۆەکەین. بێگومانی وەشتوان بەشداری بکەن لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی ڕووداو یاخود پەیجی هیوا جەمال. بەڕێز میر، ئەم کاتتان باش، سەرەتا پیرۆزباییتان لێ یەکەم بێگومان دەمەوێت سەرنجی ئێوە بزانم لەبارەی بە تایبەت ئەو مەراسیمەی ئەمڕۆ بۆتان ساز کراوە و هەڵبژاردنتان. ئێوارەتە بخێر، هێوارە هەموو برایەتمەت بینن بخێر. ئیرۆ گەلێک کەیفامە هات سەراحەت پشتی ڕێکەفنا مالامیری بەری چەند ڕۆژە ئەم ڕێکەفتین و گەلک کۆمبوون گەلوان کردن و گەل ڕەوشەمبیرێت ئێزیدیامەکردن ئەم گەشتی نەبێت تەفاقێ و ئیرۆ ئەم لالشە نورانی مەسوون خوار بۆ ئێزیدیا کو ئەم ببینە میرێت ئێزیدیا، ئەم بووینە میرێت ئێزیدیا، ئەم بێ فەرق و جودایی ئەم تعاملێت گەل ئێزیدیا بکەین. بەڵێ، هەندێک وەختەکەی توڵی کێشە کە تا جەنابتان بوونە میر و هەڵبژێردران، بۆچی ئەوەندەی پێچوو کاتەکەی؟ تەدیت ئەف وەختە پشتی میر تەحسین عەمرێ خودێ کردی 6 هەیو درێژ بوون، هەتامە دانوستاندن گەل مالا میری کرد چەنگو چوو ئالیەتمە نەبوو. صراحت يعني بهفتي 5 ساڵە ئێکی بەحسا میریاتیە نەکردی. میر تەحسین میرێ ڕسمی بوو ئێزدیەت عێراقی و کوردستانی و جیهانی هەمووێ. تەدیت چوو میکانزممە نەبوون، بەس میکانزمە وحید ناف مالا میرادا بوو مەگوت ئەم دێ پێکەین و ئەم الحەمدلله ئەم گەشتینە تەفاقەکێ و الحەمدلله. باشە، شێوازی دەستنیشانکردن و هەڵبژاردننی بەڕێزت فەرق و جیاوازی چی بوو لەگەڵ هەڵبژاردن و دەستنیشانکردنی میر تەحسینی کۆچکوردوو؟ ئەو چۆن هەڵبژێردرا و ئەمەی جەنابەت چۆن بوو؟ تەدیت ئەو لە ساڵی 1944 بوو وەختی میر تەحسین هەردیسە بە اتفاق لە مالی میر و ئەو هەڵبژاردن و بوو میری ئێزیدیا. ئەvە پشتی 5 ساڵە دنیا بەدل بوو، دنیا بەدل بوو. ساڵە 1920 فەرقەش نهۆ، ساڵە 1944 فەرقەش 2020 دنیا بەدل بوو بووی عەسرەی عەولەمێ، عالەم دیموقراتی هاتیە دنیاە، ئێکی قبول ناکات. وێجا الحەمدلله و شکر ئەم گەشتینە تەفاقەکێ ما ڤی شکلی ما اتفاق کرد. باشە، ئەوەی کرا ئیتیفاق بوو یان تەسویت و دەنگدان بوو بۆ بەڕێستان؟ نانا اتفاقی مالی میر بوو، مە بەینە خۆدا تەوافق کرد. باشە، ئێستا جەنابەت میری ئێزدیانیت، پلانت چییە؟ دەتەوێت چی بۆ ئێزدەکان بکەیت؟ تەدیت ئەس ئیرۆ بوومە میرێ ئێزیدیا مسوون خوار لالشە نورانی کو ئەس چوو فەرق و جودایی ئەس بەینە ئێزیدیا نەکەم و ئەس خزمەتە ملەتێ خۆ بکەم، ئەس خزمەتە ملەتێ خۆ بکەم و ئەز بەخلاص وڵاتی خۆ ئەخلاص تەعاملێت گەل وڵاتی خۆ کوردستانی و عێراقی ئەس بکەم. باشە، باسی کارکەم وەکو بەرنامج مەوێ هەی ئەس بەڵێ فەرمە بفەرمە ئەو ئەس کەرمکە بفەرمە بەرنامجی ئەس کارکەم لەگەل حکوومەت یعنی هەموو قەوەتا خۆ هەموو قەوەتا خۆ ئەم کارکەین گەل حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە بەغدایێ بۆ چارەسەرکردنا خەڵکێ شنگارێ. یعنی بصراحەت پشتی فرمانە تند یا سەر چای شنگارێ
خەڵکی مەیە شنگارێ بن کەمپادایە چاوێوان ئەڵمانیایە و ئۆروپایە و ئەمریکایە و مە پێخۆشە ئەم تشتێکی بکەین لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانی و لەگەڵ بەغدای و خەڵکێ مە بێتە گرێدانە عەردێ خۆڤە. باشە ئێستا مەشاکلی ئێزدیان چییە و چارەسەر چییە لە لای حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە تایبەت با بڵێن مەشاکلی شنگال چییە؟ تدید مشاكل شنگار تدید خلکمت بن چادر داد 350,000 خلکمت بن کمپا دایا هكا محاولة بكين قال بغداد حكومتها بغداد حكومتها هريمة بزفرنا جيخو وأف كتشو جنيد دستي داعش دا بزفرن وخدمات بو شنگاري تشيبن أما هالهندا باشا توديت ك قلي هبو لا بريوبردني حكومتي هرمي كردستان للاي نادية مرادوة كلالاي دونالد ترامب أم قصاني كرد قلي لحكومتي عراق كرد ولحكومتي هرمي كردستان دم استرنجي جنابد رأي جنابد بزانم سبارد بقلي كاني نادية مراد تديت نادية مراد خشكك عزيزة وشهاده اسطنديه وضحيه يعني ناديه مراد وابويا رمزك السرخاتره هاتنا داعش وتعدال ازديابوي ناديه مراد وابويا وكو رمزكي علاقاتي قال حمو دولتها هينا بس ما بيخوشها وقت اللقاءات تخو بكت بزانت شاوا بيجت يعني ما بيخوش بو هنجي قودبا ما بيخوشها موضوع شنغاري بتحلكرين نا مثلا بيجت شر كردستاني حكومة أربيل وحكومة بغداد شر سرشنغاري باشا نا كواتا متفقني لقل قصينا نادية مراد لباري حكومة كردستان وسبارت بشنغال لا أمن نمتفق من قال نادية مراد قايدة بالطريقة كدي قودبا مشكلة شنغاري حكومتها بغداد وحكومتها هرمي بلا حلكن لسرميزي رونين وحلكن نبيجت شرع يعني بالشر كردستاني وحكومتها بغداد سر شنغاري باشا جناب ميري يزدياني كسك قصيقة كات اتفاق متفقين لقل قسكانيان وكو ميري يزديان چۆن مامەڵەی لەگەڵاکەن دەسەڵاتی ئاینیتان هەیە یعنی میری ئێزدیەکانن سوڵتەی ئێوە بەسەر ئێزدیەکانەوە هەیە چۆن مامەڵەیان لەگەڵاکەن تەعامل چۆنەکەن لەگەڵ شخصێک کە متفق نابن لەگەڵ قسەکانی تدید میر بەخۆی وەکیلی شیخادیە يعني سلطەی دینی و دنیەوی لە دەستی میرە مير ليرة سروكي عشيرة وانا وليرة سروكي جفاتي روحانية سلطي ديني ودنيوي لدستي ميرا فيجا وتدي دنياش قوريا دنيا بدل بويا او بويا بس ما امقارين يعني تاثير اخو سر ازدي بكين وازدي احترام ما متكن باشا باشي اتفاق کردن لسر جنابت و هەڵبژاردنت بوون بە میر کوردان لە دەرەوە کوردانی یەزدی لە ئەڵمانیا لە ئەرمینیا لە وڵاتانی دیکە ڕەئیان لەسەر جەنابەت چی بووە حتا لە باکوور و ڕۆژاوی کوردستان کێ پیرۆزبایی لێ کردووی کێ ئیتیساڵی پێوە کردووی تديت إيرو إزدي الحمو درا هينا نبس الكردستاني السوريا هينا كردستان سوريا كردستان تركيا الأرمينيا الجورجيا الموسكو الحمو درا هينا هريك الرأي خو هيا بشكلي بس أسباوركم صدا هشتي القلمنة كو أس وكو حازمي مير تحسين أزبما ميريوان شقو مديتينا وقالك اتصالات قال مكرينا وتلفونها جبوا ما كانوا علاقاتي ما القال حموا هين وأزباوركم صدا هشتي والقلمة باشا صدا هشتي لقال ايوان بس صدا بيستي بو لقال تانين سبب چيا او ان دتوانن ميرك بخوان داري بكن نا اگر مير لازم ليره بد مير لازم لولاد بد لا ليش بد بين خلقي خوبت شنابد ميرك لاوروبا بيت بيشت امن ميرم مير ليره لمجلسي روحاني ومالي مير ليره
لازم هەڵبژێرت ژێ دەرێ مالا میرە هەیە لالش هەیە مەجلسا ڕوحانی ئێزدی مەزنێت ئێزدیال لێ دەرێنا چێ نابێت ئێکل ئەڵمانیا ئەمریکا بێژێت ئەسمیری ئێزدیامە و ئەما لێ دەرە ئەعلان کەت بێش ئەسمیرم باشە لەگەڵ ئەو 20% چی دەکەی بۆ ئەوەی کە ڕازی بن و سەبەبی ناڕازیبوونیان چییە بەتایبەت پێم وابێت لە شێخان دوێنێ و پێرێ تەنانەت هەندێک ناڕزایەتی خۆپیشاندانیش هەبوو بەێ بەێ تەدید هەندێک خەڵکێمە شنگارێ گوت مەشروط هەینا ئەرگەلمیری گوت مەشروط هەینە ئەرگەلمیری مە پێ خۆشە ئەمرگەلێک ڕوونین مەگوتێ پشتی میری تەنسیب بکەن شروتێت خۆبینن ئەوش برایەت منە دێ شروتێت خۆئینن و ئینشاءڵڵە ئەم دێ سەرمێزەکی ڕوونین و ئەم دێ تەفاهمێ سەر شروتێوان کەین و شروتێوانش نەتەعجیزینە شروتێوانش بێش مەجلسەکێ بۆ مەچێکە ئەوە بەری چەندە هەر وەختی میر تەحسیندا مە مەجلسەکێ مەگوتی مەجلس یەزیدی لە عەلا ئەم دێ چێکەین ومە موافقەش پێی وەختی مەجەنابی کاکنێچیروان ڕئیسێ حکوومەتێ مە موافقە واستاندی و ئینشاءڵڵە ئەم دێ دەست پێکەین پشتی چەند ڕۆژێکی دی ئەم دێ دەست بکاری خۆکەین ئەبەت شروتی دوان نەتەعجیزینە مشکلا مەوان مەگوتی ئەم دێ ئەلانکەین ئەم گەشتنی ئەتیفاقەکەیە وان گوت پامە ئەبە شروتێ منە مەگوتێ پشتی تەنسیبا میری سەر چاوەوەرن و ئەم دێ سەرمێزەکی ڕوونین و دنیا پێشکەوتی هەموو مەزنێت شنگارێنە و برایەت منە و ئەوێت منە و هیچ مشکلە بەی نامەدانینە باشە ئەو شخصە لە ماڵباتی خۆتانەکە نیگەرانە ماڵباتی میرە یان شخصی دیە تەدید بەری دوو ڕۆژە ئەو خەڵکێدی و خەڵکی مێشنگاری هەندێکی عێز بووش بەروان شروتا ینی گوتی مەشروط هەینا مەگوتێ پشتی تەنسیبا میری و شروتێ خۆبینن بەس ئیرۆ لالشێ ئێکی کورمامێمە بوو ئەوی عێجز بوو گوتووە منسبک نەدایە منە مەگوتی ئینشاڵڵە تەفاهم دەکەین هیچ مشکلە نینە تو کورمامێمەی وەرە کارێکی دەبۆ تەبینین چی لالشێ چی بەینە ئێزدیا ئەو نابێتە مشکلە یعنی سەدا 95 مشکلامەیە میریاتی حەلا بجاکە دووسێ جهێل خۆ عێجزکەن ئەو نەمشکلەیە باشە هەستەکەم متەفائیلی لە سەر مۆزوعەکە کەواتە مەجلیسێکدا ئەمەزرێنن و قەرارە 4 وەکیلت هەبێت جەنابەت ئەم 4 وەکیلە کێ دەبن چۆن دەبن بە چ میکانیزمێک دانرێت ئەو تەدید ئەڤە وەکو مالامیر ئەڤە علاقەتا من مباشرە یعنی وەکیلە لەگەڵ من مباشرە مەجلس جودایە ئەڤە وەکیلێ منن کە میران میر خێری ئەو وەکیلێ ئاینیە بۆ شۆلێت ئاینی و هەرمان میرزابەک بۆ شۆلێت گەنجاو مساعدا گەنجا بکات و ئەوە بکات و شێرزاد فاڕۆق بەک بۆ شۆرێک کۆمەڵاتیە و جەهوەر عەلی بەک بۆ شۆرێت پەیوەندی علاقاتێت پەیوەندی ئێزدیا ئەلگەل یعنی یەتمیری ئەلگەل سلکێ دیبلۆماسی و دەوڵەتاوان ئەوە هۆسامەدانایە بەڵێ کەواتە و مەجلس جودایە مەجلس یەزیدی لە ئەلا بەڵێ فەرمو مەجلیس چۆن دەبێت ئەوە جودایە وەکیلی ئەو بەینا من وانە هەرێک دەکارێ خۆکات مەجلسە ئێزدیا ئەو تقریبان 120 مرۆڤە دێ مەجلسەکێ چێکەین و دێ لیجان تەقسیم بن و دێکارێ خۆکەن و دێ شۆلێ خۆکەن ئەمە شکڵێکی پەرلەمانی کوردانی ئێزدیە بەێ باشە ئەندامانی ئێزدی وەکو حیاتاوانیا ئێزدیا نەوەکو بەری 30 ساڵیە ئێزدی ئیرۆ ئستادی جامیعێنە ئێزدی ئیرۆ حاکمن ئێزدی ئیرۆ وەزیرن ئێزدی ئیرۆ پاریس عیشن مۆسکۆ عیشن لەندەن عیشن هەموو ئستادی جامیعێنە هەموو ئەون شەهادە هەینە حاکمن قبول ناکەن هۆسا بۆمە هەر بێژێت مەسەلەن مالا میرە یعنی کارێ ئەو دبێژن کارێ ما ئەپمیر و جڤاتە ڕوحانی بتنێ ناچێت و ئەمت وێ قەنەعەتێ داینە ئیرۆ شۆلێ ئێزدیا ئەپمیری و جڤاتە ڕوحانی بە بتنێ ناچێت لازم مەجلسەکە بێت و ئەوی کاری بکات باشە کەواتە ئەم مەجلیسە هەندێک جار باسەکرێت ئێزدیەکان دەڵێن ئێمەش دەسەڵاتێکی خۆبڕێوەبەری و حکومێکی ذاتی خۆمان دەوێت ئەمە بناغەی دانانی حکومێکی ذاتیە بۆ مەنتیقەی خۆتان بۆ شنگال و ئەو ناوچانە
نا او نا جگە ینی ئەش دەروێ ئەە مەجلیسەکە دیفاعش حقوقێت ئێزدیا کرد بژە چاوە تەفاهمی ئەم لەگەڵ حکوومەتە کوردستانی بکەین ئەم دێ تەفاهمێکەین بەس ئەو مەجلیسە بۆ کاروباری ئێزدیا پرێ ببەت. باشە ئەندامەکانی ئەو مەجلیسە ئەزۆی ئەو مەجلیسە هەر تەنها خەڵکی باشووری کوردستانە بن یاخود خەڵکی جێیەکانی دیکەی دنیاشە بن. نانا هەموو جیهان بەستە دیت نسبە باشووری کوردستان بەلکی 180 بێت مەسەلەن 180 باشووری کوردستان مەتەن ئێزدیە سووریا هەینە ئێزدیە ترکیا هەینە ئەرمێنیا جۆرجیا هەر دەولەتەکێ 5-6 تێدا بن هەر دەولەتەکێ 5-6 و لەگەڵوان ئێزدیە دوێ دەرێ و تەمام بن. باش لە کاتێکە میر هەبێت چوار وەکیلی هەبێ و مەجلیسێکیش هەبێ ضرورەتی جڤاتی ڕۆحانی ئێزدیان چییە؟ ئەرێ کاک جڤاتی ڕۆحانی ئێزدیا ئەو تایبەتە بە دیانەت ئەو علاقەتی وان بە تشتێکی دینینە ئەو جڤاتی ڕۆحانی چار کەسن ئەمن سەرۆکی جڤاتی ڕۆحانیمە ئیرۆ ئەمن پشتی بوویمە میر سەرۆکی جڤاتی ڕۆحانیمە ئەو بەس بۆ کاروباری دینی دەکەن ئەو علاقەتی وان بە مەجلیسی دینینە. باشە کەواتە جەنابەت لەمە دووە لە کوردستان لە باشووری کوردستان دەمێنیتەوە ناگەڕیتەوە ئەڵمانیا حزوری تۆ چەند لێرە ئابێت و چەند لە دەرەوەی کوردستانە بێ؟ ئەمن هەر لێرەمە ئەس هەروێ لێ دەرێ بەس فترەك چێ بوو ئەمن یانی چەکی ئەسنەساغ بووم ئەچۆمە ئەڵمانیا من خۆ عەمەلی کرد سێ هەیڤە ئەسمام و ئەس هاتم وێجا تەدیت ئەجانا میر تەحسین الوێ دەربوو ئەجانا چۆمەنەکێ 20 ڕۆژی وەستاتم شۆلێ من وێ دەرێ شۆلێ من نەل ئەڵمانیایە و فەڕەنسایە وەزێ چی کەمە وێ دەرێ. ئێستا الحەمدوللا سحەتێ جەنابێ میر باشە؟ الحەمدلله گەلێک باشم گەلێک باشم. باش کەواتە بەم سحەت باشیەوە دەمەوێت دوو پرسیار بە کۆڵێ بە تەرکیزەوە. یەکەم چ داخوازیەکتان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەحدید هەیە و دەتانەوێت چیتان بۆ بکە پاشان یعنی کەنی کردووە تا ئێستا پاشان چ داخوازیەکتان لە حکوومەتی عێراق هەیە وەکو ئێزدی؟ تەدید پشتی هاتنا داعش سەراحەت یعنی تشتێکی مەزم بوو سەر ئێزدیا داهات حکوومەتە ینی تشتێکی قەوەتە حکوومەتە کوردستانی مەستر بوو هاریکاریامەکردن بەش قەوەتاوان مەستر بوو بەس حکوومەتە عێراقی سەراحەت چوو هاریکاری نەکردە بەس حکوومەتە هەرێما کوردستانی هاریکاری کردی بەس نەوەکو دلێ ئێزدیا بەس گەلک باش بوو کرد چەنگو شتاقەتاوێ بتر بوو شتاقەتە حکوومەتە کوردستانی بتر بوو و بصراحة ما بيصبيش قد أم قالك ممنونيش خلقي كردستاني إيش زاخوي هطا سليمانية يعني تواندرو في بزحمة دا درجاه بو خلقي ما بكرن وبيشوازي وانكرن أدي بو عراق تديت إزدي حموي الكردستاني إزدي حموي الكردستاني بيجا عراقي او تشتي يعني تشتي خوازيك عراق نيا كري نكريا بس ابدوسي هيبا مثلا لمن مناطق بليد خوازي مش عراق يعني حكومتها ما عراق بلي ما بيخوش حكومتها عراقي تفاهمي قال حكومتها عربي البكات وتفاهمي بكات موضوع الشنقاري وحل كان شنقول موضوع الشنقاري بما قالك مهمه بيت حلكرن وشنقاري بما بتا محافظه وجارك دي افكاري ثلاثه بسري منيت باشە جەنابەت دبێژی ئێزدی هەمووی لە کوردستانە و هەندێک جار هەندێک ئێزدی دەڵێن کە ئێزدیەکان کورد نین تۆ مەسەڵەن جەنابەت وەکو میری ئێزدیان پێ دوایە شەنگال کوردستانە لەسەر ئەوان چی دەڵێیت کە پێیان وایە کە ئێزدی کورد نین؟ از بيجمع إزديا وكو ديانات أم إزدينا بس وكو قوميات أم كردي وننهم أقوتيا بابو بابيريت ما واقوتي بس أود بيجن إزدي أود بيجن إزدي نكردن أو صدابيستن إد بيجن إزدي نكردن أو شك هرك الرأي وانا دنيا بدل بويا بس صدابيست بيجن أم نكردي أما صدا هشتي شوان إد بيجن أم كردي شنقال جي كردستانة؟
شنگارش ئینشاڵە دەبتە کوردستان. باشە لە ئێزدەکان هەندێک لە ئێزدەکان پێشمەرگن و هەندێک هەن کە یەبەشن و هەندێک ئێزدی حەشدی شابین. وەکو میری ئێزدیان پەیامت ڕیسالەی تۆ بۆ ئەم هێزە چەکدارانی ئێزدیان چییە؟ ئەوان چ بکەن بۆ ئێزدیان؟ سڵاوێت من بۆ هەموو هەینا و یێ شەهید بووی خودێ بڕەحمینت و یێسا خودێ بسترینت من پێخۆشە هەمووت مەسلحەتە ئێزدیا دابن مەسلحەتە شنگارێ دابن و بگەهنە حەلەکێ و بگەهنە حەلەکێ بخۆ و تەفەهەمەکێ بکەن یعنی مشکلامەوە عێراق ئەمێت عێراقێدا ئەمێت کوردستانێدا مشکلامە مادە 140 دستوریە تەفەهەمێ سەر بکەن هیچ مشکلامە نامینێت باشە کەواتە يعني مثلا دوري حج الشعبي حج الشعبي بەڵێ فەرموو حەشدی شعبی چی؟ فەرموو کەواتە ڕئیتان وایە کە بە مادەی 140 کێشەی مەناتقی ئێزدی حەل بێت کوردی ئێزدی بێگومان؟ حەل دەبێت باشە هەندێک زەنگینی ئێزدی هەن لە دنیاە کە دەوڵەمەندن و چۆن دەتوانن ئەوانە هاوکاری هەماهەنگی ئێوە بکەن لە ئاڤاکردنی شنگال و ناوچەکانی کوردی ئێزدی بەڵام پێش بۆی وەڵامی ئەوم بدەیتەوە ویستە لەسەر مادەی 140 شتێک بڵێ ئەوە تەواوکەوە پاشی وەڵامی ئەم بدەیتەوە سپاس دەکەم. لەسەر مادەی 140 بەڵێ ویستت بڵێ ئەسڵی مادەی 140 چیە ملاحەزەت هەبوو لەسەر مادەی 140 نعم قلت لك تفاهمها بين بغداد وأربيل تفاهمك لسر ميزكي روني تفاهمي وكان موضوع شنقول موضوع شنقاري موضوعك سياسية حكى الحل كان عم دي قالك ممنوع ميشوان بەڵێ سەبارەت بە زەنگینەکانی ئێزدی چۆن هاریکاریەوە بکەن بۆ ئاڤاکردنا شنگال ئەمە قەناعەتم نییە یعنی ئێک بێت دراوی بینت و مساعدا شنگارێ بکات نا بەس وەکو تشتێکی سەهل درستە بەس ئەو مەبلەغا و بێت هاریکاری بکات قەناعەت نییە ینی بێن مساعدێ بکەن چەنگو ئەو زەنگین نەگەلەکن مثلا دەبێژی هەر دەوڵەتێکێ دووسێ مرۆڤن منە باورە ئەو بێنە شنگارێ و مساعدێ بکەن منە باورە هەکە دەوڵەت مثلا عێراق حکوومەتە عێراقی حکوومەتە هەرێمێ مساعدا منەکەت چەگو عێراق دەوڵەتامەیە حکوومەتە کوردستانی حکوومەتامەیە ئەم دێشن و لیڤیا ئێکی جۆرجیا بین هەتا بێت مساعدامە بکات ئانل ئەرمێنیا ئێکی زەنگین هەمە ئێکی زەنگین بۆمە 9 ملیۆن دۆلارینا یعنی شنگادێ 9 ملیۆن دۆلاری کەن باشە ئاخر پرسیارم هیچ مەترسیەک لەسەر کوردی ئێزدی ماوە خوا نەخواستە فەرمانێکی دی لە دژی کوردی ئێزدی دووبارە بێتەوە مەترسی ئەوەتان هەیە؟ بۆ برێ خۆ بێژم تەدید نەمەسەلا فەرمانێ ئەبە فەرمانە هەفتی و چارێ سەرمەدا هات بەس باوریە خەڵکی ئێزدی نەمایە باوری گەلەکە باوریە خەڵکی ئێزدی نەمایە عەردێوی ما بۆچی بەرینەوە مەگوت مەگو هەکە ئەم تشتێکی بکەین یعنی گەلک سەفارات تێنەنگمە سەفارە ئەمریکی یا فەڕەنسی یا ئەڵمانی ئەومە متحیدە تێت ئەم بێژینەوان ئەم تشتێکی بکەین و خەڵکێمە ئەپ عەردێ خۆ بە بێتە گرێدان هەکەمووی تشتی بکەین خەڵکێمە چاوی نەدێل ئەوروپا و ئەمریکا بێت ئەو تشتێکی ضروریە بۆمە ئەمە فەرمان نامە یعنی مەترسی نینە بەس هەکەر ئەم پێینە گرێدان گەل عەردێ خۆ ئەم دێ گەلک تشتێکی باش گەلێک سوپاس میر حازم تەحسین بەک میری هەڵبژێردراوی ئێزدیان زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ هێژبەرەزان سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ تێچەنەکانتان تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان سوێرم شاد و کامەران بن